بینەرانی بەڕێز لە ناوەندی دەنگ و باسەکانی سێرکەوە ئەم کاتتان باش و فەرمونێەوە گەشتی هەواڵەکان سەرەتاش سەرجەری چەند هەواڵێک. ئۆجلان لە پەیامەکەیدا دەیەوێت چی بڵێ؟ لە چالاکیەکەی واندا 18 پۆلیس کوژراون. ناڕزایەتەکان دژی قەیرانەکانی باشوور بەردەوامە. ژیانی زیندانیانی سیاسی ڕۆژهەڵات لە مەترسیدایە. فەرمون لەگەڵ درێژی هەواڵەکان. گەلانی کوردستان بۆ دڵخۆش بوون کە ڕێبەرەکەیان سەلامەتە، بەڵام پەیامی ئۆجلان جیاواز بوو. بۆی بزین پەیامەکەی ئۆجلان چی بووە؟ بینەر و بیسەری ئەم دۆسەیە بن. لە 5 نیسانی ساڵی پارەوە هیچ زانیاریەک لەبارەی ڕەوشی ڕێبەری گەلانی کوردستان عەبدوڵڵا ئۆجلانەوە نەدەزانرا. پاش کودەتای سەربازی 15 تەمووسی ئەم ساڵیش نیگەرانەکانی گەلی کورد لەبارەی ڕەوشی تەندروستی و ئاسایشی ئۆجلانەوە گەشت نەلووتکە و ئەوەش وای کرد کە گەلی کورد تەواوی گۆڕەپانەکان بکەنە مەیدانی چالاکی و گەریلاکانیش چالاکیەکانیان زیاتر و بە کاریگەرتر کرد. دەرەنجامی چالاکی مانگرتن لە خواردن تا مردنی ئامەد لەلایەن 50 سەسمەداری دیاری کورد و چالاکی مانگرتن لە خواردنی یەزیدیان لە ستراسبۆرگی فەڕەنسا دەسەڵاتدارەتی ئاکەپەی ناچار کرد کە ڕێگە بە دیداری ئۆجلان بدەن و پێش 2 ڕۆژیش مەمەد ئۆجلانی برای گەشتە ئیمرالی و بۆ ماوەی کاتژمێرێک ڕێبەری گەلانی کوردستان عەبدوڵڵا ئۆجلانی بینی و پاشان لە گەڕانەوەیدا لە ئامەد ڕایگەیاند کە ڕەوشی تەندروستی و ئاسایشی ئۆجلان باشە. ئەوەش گەلانی کوردستانی دڵخۆش کرد، بەڵام پەیامەکەی ئۆجلان چ مانایەکیە بوو؟ ئۆجلان لە پەیامەکەیدا دەڵێ دەوڵەت پیان وتووە کە پاش 15 ڕۆژ شاندێک دەنێرنە لای، بەڵام نەیان ناردووە. ئەوەش بەمانەیە ئەوە دێک کە دەوڵەت پرسی چارەسەری و گفتوگۆی ئاشتی ناوێت و شەڕی ڕاگەیاندووە. ئەگینا ئەگەر بیانەوێت پرسەکان چارەسەر بێ دەتوانن بە ماوەی 6 مانگ تەواوی پرسەکانی باکوور و تورکیا چارە بکەن. پەیامەکەی ئۆجلان پێمان دەڵێت دەوڵەتی تورک نیازی بە چارەسەری نییە و شەڕی هەمەلایەنەی دژ بە بەرخۆدانی ڕەوای گەری کورد ڕاگەیاندووە. ئۆجلان لە پشتی پەیامەکەیەوە دەیەوێت بڵێ هێرشەکانی فاشیزمی دەوڵەت لە ئێستادا تەنها دژ بە کورد و تەفگەرەکەی نییە، بەڵکو دژ بە هەموو کەسانەیە کە لە بیرکردنەوەیاندا لە دەسەڵاتی فاشیزم ناچن. ئێستا ئیتر لە وڵاتدا ڕۆژانە بە دەیان کەس تیرۆر دەکرێن و بە سەدان دەستگیر و بە هەزارانیش دەست بەسەر دەکرێن. دەست بەسەر شارەداری و نوێنەری هەڵبژێرداوی گەلدا دەگرن و پارێزبەندی سەر پەرلەمانتارانیان هەڵگرتووە و پەرلەمانیان پەک خستووە. شارەکانیان وێران کردووە و کە لە پور و کولتوری دەیان هەزار ساڵیان شێواندووە. سنووری وڵاتان دەبەزێن و ێرش دەکەنە سەر سووریا و ڕۆژاوای کوردستان. ئەوانش هەموو مانای ئەوەیە کە دەوڵەت نایەوێت چارەسەری پێک بێنێ. ئەوەش دێتە مانایەوەی کە دەوڵەتی تورک دەستیان بە کودەتا کردووە و هەموو کە سووریانێکیش جگەل لە دەسەڵاتدارەتی کە بە زەرمەندی ئەو ڕەوشە دەبن. مرۆڤ بە ئاشکرا لە پەیامەکەی ئۆجلاندا هەست بەوە دەکا کە تەنها چارەسەری لە ئێستای تورکیادا بۆ پرسەکانی باکووری کوردستان و تورکیا تەنها و تەنها بەرخۆدانە. نووسینگەی حقوقی سەدەیش ڕایانگەیان دەبێت بە زووترین کات بڕیار بدرێت کە دیداری بنەماڵە و پارێزەرانی ڕێبەری گەلانی کوردستان عەبدوڵڵا ئۆجلان بەردەوامیان هەبێت. پاش دیداری مەمەد ئۆجلانی برای ڕێبەری گەلانی کوردستان عەبدوڵڵا ئۆجلان پیرۆی حقوقی سەدا لێدوانێکی نووسراویان بڵاو کردەوە و ڕایانگەاند ماوەی 17 ساڵە مافەکانی بەڕێز ئۆجلان پێشێل دەکرێن لە زیندانی ئیمرالی و دەبێت بە زووترین کات بڕیار بدرێت کە دیدار لەگەڵ پارێزەر و بنەماڵەکەی بەردەوامیان هەبێ. ئەگەر ئەو دیدارانە درەنگیش بکەون بەڵام هەر دەبێت بە بڕیارێکی دەستەی دادوەری تورکیا پێک بێن. هەروە ڕایانگەاندووە ئەو دیدارەی مەمەد ئۆجلان لەگەڵ براکەی مای دڵخۆشیان بووە چونکە لانی کەم دەریخستووە کە ڕەوشی تەندروستی و ئاسایشی بەڕێز ئۆجلان لە مەترسیدا نییە. بەڵام ئەو مانایەوە نییە کە گۆشەگیری سەر ئۆجلان و سێ گیراویتری سیاسی ئیمرالی کۆتایان پێهاتووە، بەڵکو نابێ ئەو گۆشەگیرەی سەر ئیمرالی قبول بکرێ. بیرۆی حقوقی سەدا ڕوونیشان کردوێتەوە کە ماوەی زیاتر لە 5 ساڵە بە دژواری یاساکانی وڵات لە زیندانی ئیمرالیدا پێشێل دەکرێن و تەواوی مافە سەرەتایەکانی زیندانیانی سیاسیش پێشێل دەکرێن. بەپێی یاساکانی وڵات دەبێت زیندانی سیاسی لانی کەم مافی دیداری هەبێت لەگەڵ بنەماڵە و پارێزەرەکانیدا، بەڵام ئەو مافە سەرەتایانەی زیندانیانی سیاسیش لە ئیمرالی پێک نەهاتوون. ژووری حقوقی سەدە ڕاشیانگەاندووە دەبێت ئیتر بێمافی و سوکایەتی بە یاساوە لە تورکیا کۆتاییان پێبێنرێ. کۆنگرەی جڤاتی دیموکراتی کوردستانیانی ئەوروپا کە جێ دەکا بە لێدوانێکی نووسراو داوایان لە کوردستانیانی ئەوروپا کرد کە لە دژی داگیرکردنی شارەوانیە کوردیەکان بڕژێنە گۆڕەپانەکان و
دەستەی ئامادەکاریش کە لە ئەندامانی کەجدەی فەرەنسا پێک دێن بانگەوازی بەشداریبوونیان لەگەل کردووە کە لە 15 مانگ لە چالاکیەکەی شاری ستراسبۆرگی فەرەنسادا ئامادە بن. کەجدەکەی ئەوروپا لە لێدوانەکەیاندا ڕایانگەاندووە لەگەڵ گۆشەگیرکردنی ڕێبەری گەلانی کوردستان عەبدوڵڵا ئۆجەلان و داگیرکردنی خاکی ڕۆژاوا دەسەڵاتدارەتی ئاکەپە دەستیان بەسەر شارەوانیە کوردیەکانی باکووری کوردستانیشدا گرتووە کە بە دەنگی ملیۆنان کەس هەڵبژێرداون. لە دژێ و داگیرکاریانش بەرخۆدان مافی یاسایی و ڕەوای گەلی کووردە. کەجدەکەی ئەوروپا دەڵێن دەبێت کوردانی ئەوروپا خاوەنداری لە ئیرادەی خۆیان بکەن و لە دژی لەناوبردن و فاشیزم تێکۆشانەکانیان بگەێنە لووتکە. سەبارەت بە چالاکیەکانی خۆشیان کەجدەکەی ئەوروپا ڕایانگەاند لە 15 ئەم مانگە کۆبنەوەیەکی جەماوەری لە بەردەم بارگای کۆنسەی ئەوروپا لە شاری ستراسبۆرگی فەرەنسا ئەنجام دەدەن. کەجدەکەی ئەوروپا بانگەوازی لە کوردستانیان و دۆستانی کردووە کە بەشداری چالاکانە لەو چالاکیەدا بکەن. لە هەفتەی مانگیش لە ئەڵمانیا ڕێپێوانی مەودادرێژ ئەنجام دەدرێت و داوایان کردووە کە گەل لەوێژ بەشداری جددی بکەن. لەلایەکترەوە کەجدەکەی فەرەنساش بانگەوازی کوردستانیانی فەرەنسا و دۆستانیانی کردووە کە بەشداری چالاکانەی چالاکیەکەی 15 ئەم مانگەی ستراسبۆرگ بکەن. حکومەتەکەی ئاکەپا دەستی بەسەر 24 شارەوانی دەدەپەداگرد و 3 ڕۆژە شارەدارەکانی گەلیش لەلایەن پۆلیس و چەتەکانی ئاکەپەوە داگیر کراون و ئاڵای تورکیایان لەسەر هەڵکراوە و ڕێگەیش نادەن کەس نزیکی شارەوانەکان بکەوێتەوە و وەکو سەربازگا دیمەنەکان بەرچاو دەکەون. گەلی کورد لە هەڵبژاردنەکانی سی ئاداری ساڵی 2014 بە سیاسەتی دیموکراتیانی خۆی لە باکووری کوردستان توانی زیاتر لە 100 شارەوانی بەدەست بخات. دەبەپا توانی پارتەکانی دەوڵەت لە باکووری کوردستان پاک بکاتەوە و شارەوانی چەندین شاری گەورە و چەندین شوێنی گرنگی بەدەستهێنا. ئەو سەرکەوتنانەی دەبەپەش بووە هۆی بێزاریەکی زۆری ئاکەپا چونکە نەیتوانی بە هەڵبژاردن هیچ ئامانجێک بەدەست بخات. بۆیە دەستی کرد بە گرتن و دەست بەسەرکردنی هاوسەرۆکانی شارەوانی دەبەپا. لە ئەنجامی ئۆپەراسیۆنی قڕکردنی سیاسیدا بەدەیان سەرۆک شارەوانی گیران و دەست بەسەرکران یان لە کارەکانیان دوور خرانەوە. ئەمەش ئاکەپەی تێر نەکرد بۆیە ئەم جارەش بڕیاریدا دەست بەسەر شارەوانەکانی دەبەپەدا بگرێت. لە 11 ئەم مانگەشدا ئاکەپا کودەتایەکی ئەنجامدا و دەستی بەسەر 24 شارەداری دەبەپەدا گرت. پۆلیس و چەتەکانی ئاکەپا لە یەک کاتدا دایان بەسەر بیناکانی شارەداریدا و داگیریان کرد. لە ئێستاشدا بە زیرپۆش گەماروی شارەوانەکانیانداوە و کردویانە بە سەربازگا. هەروەها قایمخامی ئاکەپە و یاریدەدەرەکانی والی دەوڵەتی تورک دەستیان بەسەر بەڕێوبەریەکانی گەلدا گرت. لە ناوچەی خنسۆی سەر بە ئەرزرومیش لە بەردەم شارەوانی بڕیاردرا کە کەس دەربازی شارەداری نەبێت. تەواوی شوشەکانیش بە ئاڵای تورکیا داپۆشراوە. لە ناوچەی گیادینی سەر بە ئاگرێش ئەو کەسەی کە لەلایەن ئاکەپۆ بۆ شارەوانی دیاری کراوە نووسراوە کوردیەکانی وەک نەژاد پەرستێک لا بردووە. تەواوی شارەوانەکان داگیر کراون و ئاڵای تورکیای لەسەر هەڵکراوە و وێنەی ئەو داگیرکاریانش بەسەر تەواوی کۆمەلگادا بڵاو کراوەتەوە. لە ناوچەی پرسوسی سەر بە ڕەحاش بە هەمان شێوە پۆلیسەکانی دەوڵەتی تورک بینای شارەوانەکەیان داگیر کردووە. لە ناوچەی ئەردێشی سەر بەوانیش ئەو کەسەی کە لەلایەن دەوڵەتی تورکەوە بەجێکرابوو لەسەر نووسراوە کوردیەکان ئاڵای تورکی بەجێ کردووە. لە ناوچەی فارخینی سەر بە ئامەدیش هێزەکانی دەوڵەت ڕێگە نادەن کەس بچێتە ناو شارەوانەکانەوە. ئەو داگیرکاریەی حکوومەتەکەی ئاکەپا پرۆژەی وێرانکردنی شار و ناوچەکانی باکووری کوردستانە. ئەو چەتانی ئاکەپا کە تەرۆر لەسەر گەلی کورد بەڕێوە دەبن هەر شوێنێکیش داگیر دەکەن ئاڵای تورکیای لێ هەڵدەدەن. ئەو داگیرکاریانە شارەوانەکانی دەبەپا وەک هێرشی قڕکردن هەڵسەنگاندنی بۆ دەکەن. سەر لە بەیانی 12 ئەم مانگە لە شاری وان مۆڵگەی هێزەکانی پۆلیسی دەوڵەتی تورک بووە ئامانجی چالاکیەک هەپەکەیش چالاکیەکەی گرتاستۆ. دەربارەی ئەو چالاکیە ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هەپەکە ڕایگەیان لە 12 ئەم مانگەدا و لە کاتژمێر 45 خولەکی سەر لە بەیانی لارێمی بەشلۆی وان لە دژی بارگاکانی ئاکەپە و خاڵی ئاسایش و 3 مۆڵگەی پۆلیسی تایبەت چالاکی ئەنجامدراوە. ئەو چالاکیە بەو ناوپاڵمانەی فڕۆکە جەنگیەکانی دەوڵەتی تورک کە بەسەر کوردستاندا باراندویانە و یەک لەو ناوپاڵمانە نەتەقیوەتەوە لە ئۆتۆمبیلێکدا بەجێکرا و هێزەکانی پۆلیس و بارگاکانی ئاکەپەی پێکرایە ئامانج کە زۆربەی بارگاکان لە ناوبران و 3 زرێپۆش و مۆڵگەی هێزەکانی پۆلیسیش بە تەواوی لە ناوچوون. لە ئەنجامی ئەو چالاکێشدا هەپەکە ڕایگەیاندووە کە 18 پۆلیس و تیمی تایبەت کوژراون و زیاتر لە 30 تریش بریندار بوون. ئەو چالاکێش لە دژی ئەو کودەتایە کە لەلایەن حکوومەتەکەی ئاکەپەوە دژ بە شارەداریە کوردیەکانی باکووری کوردستان و ئیرادەی گەل دەستی پێکردووە ئەنجامدراوە.
لە ماوەی ڕۆژی ڕابردوودا هێزەکانی دەوڵەت لە ناوچەی چەلێی سەر بە جۆلەمێر بە پشتیوانی فڕۆکە جەنگیەکان دەستیان بۆ ئۆپراسیۆنێکی بەرفراوان کرد. سەربازانی دەوڵەتی تورک سەرباری ئەوەی کە هەموو جۆرە چەکێکی پێشکەوتویان پێبوو بەڵام لەلایەن گەریلاکانی هەپەکە و ێژاستارەوە تێکشکێنران و گورزی کەمەرشکێنیان لێدرا. لە ئێستایشدا دیمەنی چالاکیەکەی گەریلاکان لە ئاژانسی فرات نویسدا بڵاوکراوەتەوە. ئێرە دەوروبەری هەرێمی ئەرتوشی ناوچەی چەلەی سەر بە جۆلەمێرگە. دەڕۆژ لەمەوبەر سوپای تورکی داگیرکەر لە هەرێمەکە دەستی بە جوموزۆڵی سەربازی کردبوو. گەریلاکانیش لە چوارچەوەی هەڵمەتی شەهیدی شۆڕژگێر خەبات ئاکتەبەدا بەرپەرچی سوپای تورکیایان داوەتەوە و لەو دیمەنە کە بەدەست ئاژانسی دەنگوباسی ئەنەفەوە کەوتووە دەردەکەوێت کە گەریلاکان گەیشتونەتە هەرێمی سەروەری و جوموزۆڵی سوپای تورکیش لە هەرێمەکە تەنها بە تۆپباران درێژەی پێدەدرێت. سەربازانی تورک هەوڵ دەدەن پێشڕەوی بکەن بەڵام گەریلاکان ڕێگە نادەن و بەرپەرچیان دەدەنەوە و شکستی سوپای تورک لە دیمەنەکەدا بەڕوونی دەردەکەوێت. گەریلاکانیش بۆ ڕوبەڕووبوونەوەی سوپای تورک خۆیان زیاتر ئامادە دەکەن. گەریلایەکیش بەم شێوەیە سەبارەت بە ئامادەکاری بۆ شەڕەکە دەهێنێتە زمان. ارتش ترکی داگرکن اب چوی کردی همجل ولدی پارستانی آخا خود که نمایل نخش دوارنه اول دربی زفگران لوان بدنه یعنی پیشوان قپات دکنه البته جمج مسا حاضر تیری که جبا اولا جاب خانه بیاد دارچه بی جبا اولا جبه پیش تازونه منه. سوپای تورک چیاکانی هەرێمەکە بردومان دەکات و دەیەوێت بەو شێوەیە شکستەکانی خۆی بشارێتەوە. تەرۆرەکانی دەوڵەتی تورکی داگیرکار ئەم جارە لە ناوچەی بەیازیدی سەر بە ئاگرێ بوو. کوردیناسیۆنی گشتی پەسێژ ئەنجامی شەڕەکەی ناوچەی ئیپەکۆی سەر بەوانی بڵاو کردەوە. هێزەکانی دەوڵەتی تورک لە نزیک پارکی ئەحمەدی خانی لە ناوچەی بەیازیدی سەر بە ئاگرێت دەستڕێژی گولیان لە ئۆتۆمبیلی گەنجێ کردو و بە سەختی بریندار دەبێت. دواتر ڕەوانەی نەخۆشخانە کراوە و بەڵام بەهۆی سەختی برینەکەیەوە گیانی لەدەستداوە. کوردیناسیۆنی گشتی یەکینەکانی پاراستنی سڤیل یەپەسێژ بە لێدوانێک ئاشکرای کرد کە شەوی 11 ئەم مانگە لە گەڕەکەکانی شەید فرات، کاریشکایە و خاچۆرتی ناوچەی ئیپەکۆی سەر بە شاریوان چەتەکانی دەوڵەت دەستیان بۆ ئۆپراسیۆنێک کردووە. لەو کاتەدا یەکینەیەکی یەپەسێژ لەگەڵ سوپای تورکدا دەکەونە شەڕەوە و لەو شەڕاندا لە گەڕەکی شەید فرات زرێپۆشێکی هێزەکانی دەوڵەتی تورک لەناو براوە و هەروە دوو لە ئەندامانی یەپەسەی شەید دەبن. یەپەسە ڕایشی گەیاندووە کە دواتر زانیاری بەرفراوان و نازنامەی شەیدەکان ئاشکرا دەکەن. لیدارەکانی شاندی ئەنجومەنی سووریای دیموکراتی مەسەدا لە وڵاتی لوبنان درێژەی هەیە و دوایین جاریش لەگەڵ پارتی ئەلحەنشاک کۆبوونەوە. شاندەکەی ئەنجومەنی سووریای دیموکراتی مەسەدا بە سەرۆکایەتی هاوسەرۆکی ئەنجومەنەکە ئیلهام ئەحمەد و بە بەشداری نوێنەری تەفدەمی لوبنان پەکڕەوان هاوار و سەرۆکی وەقفی نەورۆزی چاندی و هونەری حەنان عوسمان و نوێنەری پەیەدەی لوبنان خەلیل حەسەن لە وڵاتی لوبنان لەگەڵ پارتی دیموکراتی سۆسیالیستی ئەلحەنشاکی ئەرمەنیەکانی لوبنان کۆبوونەوە. شاندەکەی پارتی ئەلحەنشاکیش پێک هاتبوون لە ئەندامانی پەیوەندەکانی دەرەوەی پارتەکە ئەلێکس کۆشکێریان و جێگری سەرۆکی پەرلەمانی لوبنان کە ئەندامی پارتی ئەلحەنشاکە سوبحی فالیاکیان و سەرۆکی کۆمیتەی بەڕێوەبەری پارتەکە ماردیک جامۆکچیان. لە چاوپێکەوتنەکەدا نوێنەری پارتی ئەلحەنشاک ڕایگەیاند کە خەباتی گەلی کورد و باکووری سووریا وەک خەباتی خۆمانی دەبینین و سیستەمی فیدرالی باکووری سووریاش لە ئێستادا باشترین سیستەمە بۆ پێکەوەژیانی پێکاتەکانی ناوچەکە و دژی داگیرکاریەکانی تورکیاش پشتگیری خۆمان بۆ گەلانی هەرێمەکە دووپات دەکەینەوە. لای خۆشیەوە هاوسەرۆکی مەسەدا ئیلهام ئەحمەد وتی دەوڵەتی تورکی داگیرکەر بە بیانووی هێرشکردنە سەر چەتەکانی داعش جیهان فریو دەدات و هێرش دەکاتە سەر هێزەکانی سووریای دیموکراتی قەسەدا. سەبارەت بە ئاڵۆزەکانی سووریا ئیلهام ئەحمەد ڕاشی گەیاند کە بە دامەزراندنی سیستەمی فیدرالی دیموکراتی باکووری سووریا ئاڵۆزیەکانی هەرێمەکە چارەسەر دەکەین. پێشتر و لە یەکی ئەم مانگەدا جێگری سەرۆکی ئەمریکا جۆن بایدن بەڵێنی دابوو کە وەڵامی پرسیارەکانی شەڕوانێکی پێشووی یەپەکە بداتەوە
بەڵام لە بەرەوەی بەڵێنەکەی بەجێنێناوە ماوەی 11 ڕۆژە ئەو شەڕوانەی پێشووی یەپەگە و هاوڕێکانی لە بەردەم ماڵەکەی بایدن کۆبوونەتەوە و ناڕەزایەتی نیشان دەدەن. Come back after her and talk to me about this. Okay? شەڕبانی پێشووی یەپەگە ڕۆبەرت ئەمانۆس کە بە ڕەگەز ئەمریکیە و ماوەیەک لە ناو ڕیزەکانی یەپەگەدا شەڕی چەتەکانی داعشی دەکرد لە دانیشتنێکدا لە یەکیەم مانگە لە شاری جلەڤەلاند لە جێگری سەرۆکی ئەمریکا جۆ بایدن دەپرسێ چەندین هاوڕێی ئەمریکیم لە ناو ڕیزەکانی یەپەگەدا شەهید بوون بۆ سەرکەوتنانەی کە یەپەگە بەدەستێنێناوە کەچی ئێستایەوە دەڵێن با یەپەگە بپەڕنەوە ئەو بەری ڕووباری فورات دەمەوێت بزانم کە بۆچی داوای ئەوە لە یەپەگە دەکەن. جۆ بایدن بەڵێن بەو شەڕوانەی یەپەگە دەدات کە پاش کۆبوونەوەکە وەڵامی بداتەوە بەڵام بەڵێنەکەی جێبەجێ ناکات و ئەوەش ئەو شەڕوانەی پێشووی یەپەگە نیگەران دەکات. بۆیە لەگەڵ هاوڕێکانیدا دەستنە بەردەم ماڵەکەی جۆ بایدن و دەست بە ناڕەزایەتی دەکەن ڕاشی دەگەیەنن کە تا وەڵامیان نەداتەوە بەردەم ماڵەکەی جۆ بایدن چۆڵ ناکەن و بەردەوام دەبن لە ناڕەزایی دەربڕین. دەربارەی ناڕەزایەتەکانیشان ئەو شەڕوانە ئەمریکای پێشووی یەپەگە بە ئاژانسی دەنگ و باسی هاواری ڕاگەیاندووە. جۆ بایدن لە وەڵامدا پێی وتووە کە پاش کۆبوونەوەکە بەتەنها وەڵامی ئەو پرسێ دەداتەوە بەڵام وەڵامی نەداوەتەوە. وتیشی هەرو کات ژمارە تەلەفۆنەکەم دا بە بەرپرسی پاسەوان تایبەتەکانی جۆ بایدن بەڵام دیسانیشەوە پەیوەندیان پێوە نەکردمەوە و هێشتا وەڵامم وەرنەگرتووە. ڕۆبەرت ئەمانۆس وتیشی لە ڕۆژی دوی ئەم مانگەوە لەگەڵ هاوڕێکانمدا دەستمان بە کۆبنەوەی ناڕەزایەتی کردووە لە بەردەم دەرگای ماڵی جێگری سەرۆکی ئەمریکا و تا وەڵاممان نەداتەوە دەستبەرداری ناڕەزایەتەکانمان نابین. پاشەوەی ئەو شەڕوانەی یەپەگە لە یەکی مانگ لە ئەمریکا و پرسیاری لە جۆ بایدن کرد ڕاگەیاندنە ئەمریکیەکان لێدوانیان لێوەرگرت و ئاویش بۆ دەستگاکانی ڕاگەیاندن بەم شێوەیە دووە. سیاسەتەکانی ئەمریکا لە تورکیا دووڕووین و لە بەرژەوەندی دەسەڵاتدارانی تورکیادایە و دژی شۆڕشی ئازادیخوازانەی گەلی کوردە. ڕۆبەرت ئەمانۆس داواشی لە هیلاری کلینتۆن کردووە کە زۆر باشکرایی پشتیوانی لە یەپەگە بکات چونکە ئەوان تاکە هێزن کە لە سووریا ڕوبەڕووی تیرۆر دەبنەوە. ڕۆژ لە دوای ڕۆژ گوشارەکانی ڕژێمی ئیسلامی ئێران لە دژی بەندکراوانی سیاسی کورد لە زیندانەکانی ڕۆژهەڵات و ئێراندا زیاتر دەبێت. لە ئێستایشدا 16 بەندکراوی سیاسی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان کە سزای لە سێدارەدانیان بەسەردا سەپێنراوە ژیانیان لە مەترسیدایە. 16 بەندکراوی سیاسی کورد بە تۆمەتی ئەندامێتی یان هاوکاریکردنی پارت و حیزبە سیاسی کوردیەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە دادگای شۆڕشی ئێرانەوە سزای سێدارەیان بەسەردا سەپێنراوە. ناوەندی چالاکی مافی مرۆڤی کوردستان ڕایگەیاند ئەو بەندکراوە سیاسیانە لەژێر ئازار و ئەشکەنجەی دژواردا بوون. هێندێ لە ئەندامانی بنەماڵی زیندانیان ئەوەیان پشتڕاست کردوتەوە. وەزارەتی ئیتلاعات لە پرۆسەی دادوەری و پەروەندەی ئەو کەسانەدا لەلایەن کارمەندان و کاربەدەستانیەوە دەستێوەردانی لە کاری دادوەریدا کردووە تاکو بتوانێت ئەو زیندانە سیاسی کوردانە بە سزای سێدارە مەحکوم بکات. ناوی ئەو گیراوە سیاسی و مەدەنیانە کە سزای لە سێدارەدانیان لەسرە وەهایە: زانیار مرادی، مستەفا سەلیمی، ئەلی ئەحمەد سولەیمان، برایم عیساپور، بەختیار معماری، ڕەزا مەلازادە، هوشەنگ ڕەزایی، لوقمان مرادی، عەبدوڵڵا سەروەریان، ئەنوەر ڕۆستەمی، سەید سامی حوسێنی، سەید جەمال محەممەدی، سابر شێخ عەبدوڵڵا، حوسێن عوسمانی، دیاکۆ ڕەسوولزادە و حەسان فەرەجی. نامرن ئەوانەی وا لە دڵی میلەت تا دەژین. ڕژێمی ئێران هێرش دەکاتە سەر سەرمایی فەرهەنگی کورد لە گۆڕستانی شاری مەهاباد. ئەنجومەنی شارەوانی شاری مەهاباد لە هەوڵێکی نوێیدا هێرشی کردوتە سەر گوڵکۆی شاعیران و ئەدیبانی کورد و تابلۆی سەر گوڵکۆکانی گۆڕی شاعیران هێمن و هەژار و هونەرمەند محەممەدی ماملیان تێک و پێکداوە و لەجێ ئەو گوڵکۆیانە بە بیانووی نۆژەنکردنەوە گوڵکۆی تریان داناوە کە هیچ ئاماژەیەکی پێوە دیار نییە. ئەو گوڵکۆی شاعیر و سەرمایەدارانی فەرهەنگی کورد لەو شارە بوون، ئەوەیش ناڕەزایەتی هاوڵاتیانی ئەو شاری لێکەوتوتەوە. هەر لەو چوارچێوەیەدا وریا ماملێ نامەیەکی ناردۆ بۆ ئەنجومەنی شارەوانی مەهاباد و تێیدا ڕایگەیاندووە کە ئەو هێرشانە قوبوڵ ناکەن و ئەگەر لەسەر کاغەز و پارچە قوماشێکیش بێت ئەو شعر و پەیامە شۆڕژگێڕانەی لەسەر گوڵکۆکان دەنووسنەوە و هەمیشەش ئەو دروشمە دەڵێنەوە پێیان ناوێ بۆ شەیدی وەتەن شیوەن و گرین نامرین ئەوانەی وا لە دڵی میلەتدا دەژین.
ئێوارەی جەژنی قوربانی پیرۆز تەفگەری ئازادی و ئەنجومەنی کوردانی ڕۆژاوای کوردستان لە دەڤەری بازیان مەزاری شەید کامەران عەبدولوەهاب ناسرا و بە قامەران بازیان و بنەماڵەکەیان بەسەرکردەوە. لە سەردانەکەیاندا بۆ سەر مەزاری شەید لە گوندی بیبیجەکی بازیان باوکی شەید قارەمان سوپاسی ئامادەبانی کردوتی ئەگەرچی لە دەستدانی جگەرگۆشەکەم گرانە بەڵام سەربەرزم بەوەی لە ڕێگەی ئازادی کوردستاندا شەید بووە. پاشان ئەندامی دەستەی سەرۆکایەتی تەفگەری ئازادی ڕەحمان ڕەسوڵیش ڕایگەیان ئێمە ئەمڕۆ لە کەسایەتی شەید قارەماندا سەرجەم شەیدانی گەلی کورد بەڕێزەوە بەبیر دێنینەوە و سەری ڕێز و نەوازش لە بەرامبەریاندا دادەنەوێنین. دواتر سەردانی ماڵی شەید مەروان ڕەشۆ سەربەز کەرکووکی و ئاراز ئەحمەدیان لە شارەدەی بەردە قارەمان و بازیان کرد. لای خۆی ئەندامی دەستەی سەرۆکایەتی تەفگەری ئازادی ڕەحمان ڕەسوڵ وتی ئامانجمان لەم سەردانانە وەکو ئەرکێکی نەتەوەیی و کۆمەڵگایی و ئەخلاقیە بۆ بەردەوامکردنی ڕێوڕەسم و بۆنەکانی کۆمەڵایەتی و ئاینەکان کە وەکو میکانیزمێکی بەهێزی مرۆیی و ئەخلاقی تا ڕۆژی ئەمڕۆ گەلی کورد توانیوێتی لە بەرامبەر هێرشی نێرانی گەلی کورد و سیستەمی سەرمایەداری خۆی بپارێزێت. ڕێکخراوێکی بەریتانی داوای لێکۆڵینەوە لە کەیسی شەیدی قەڵەم وەداد حسێن لە حکومەتی هەرێمی باشووری کوردستان دەکات. ڕێکخراوی نۆسۆیت لە نامەیەکدا کە ڕۆژی 12 ئەم مانگە بۆ نووسینگەی حکومەتی هەرێمی ناردووە لە لەندەن سەبارەت بە کوشتنی وەداد حسێن و ڕۆژنامەنووسانی دیکە لە هەرێمی کوردستان نامەیەکی ناڕەزایەتی ئاراستەی حکومەتی هەرێمی کوردستان دەکات و داوا دەکات هەرچی زووترە لێکۆڵینەوەیکی ورد و چڕ و پڕ و سربەخۆیانە لەسەر کوشتنی ئەو ڕۆژنامەنووسانەی ناویان هاتووە دەست پێ بکرێت. هەر لەو نامەدا داوا لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەکەن کە ڕێز لە ئازادی دەربڕینی سیاسی و ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان بگیرێت. ڕێکخراوی نۆسویتی بەریتانی ڕێکخراوێکە لەسەر ئاستی جیاندا کار دەکات بۆ پشتیوانی لە سەندیکای کرێکاران. ئەگەری تەقینەوەی ناڕەزایەتەکانی گەل لە باشووری کوردستان هەیە و پەرلەمانتارێکیش ڕەخنەی توند لە چوار حیزبەکە دەگرێت و بە مووقیف فرۆش و دەست و پێسپی و مجاملەچی لە بەرامبەر پارتی دیموکراتی کوردستانی عێراق بە ناویان دەکات. پەرلەمانتاری بزوتنەوەی گۆڕان لە پەرلەمانی عێراق هۆشیار عەبدوڵڵا لە نووسینێکیدا نووسیوێتی گۆڕان و یەکێتی و یەگرتو و کۆمەڵی ئیسلامی سەری زمان و بنی زمانیان ڕەخنەیە لە حکومەتی هەرێم و ئامادەش نین لە حکومەت بکشێنەوە و کۆتایی بەو شەرعەتە ساختەیە بێنن کە پارتی ناوی ناوە سەرۆکایەتی هەرێم و حکومەتی هەرێم دەشڵێت دەگەر لەگەڵ کودەتاکەی پارتی هەموو حیزبە بەشداربووەکانی حکومەت بە سیاسەتی ئاگرەسوورە لە خۆمدورە مامەڵایان نەکردایە نەپارتی وا بێمنەت پارەی نەوتی هەرێمی دەبردو نە خەڵکیش لە هەمووان وەک یەک بێئومێد دەبوون. ئەو پەرلەمانتارەی گۆڕان ڕوونیشی کردوێتەوە ئەوەی ئەمڕۆ خەڵک تووشی بوون بەشێکی وەکارەکەی پارتیە بەڵام ئەوەی تری هەمووی لە ئەستۆی چوار حیزبەکەی ترە جا هەر یەکە و بە قەبارەی خۆی ئەو بەرپرسیارەتەی بەردەکەوێ چونکە ئەو چوار حیزبە زۆرینەی پەرلەمان و نوێنەرایەتی زۆرینەی خەڵکی هەرێم دەکەن. لە بەشێکی تری نووسینەکەیدا هۆشیار عەبدوڵڵا نووسیوێتی ئەو چوار حیزبە هەر سەرقاڵی بەیاننامە و پرتە و بۆڵەن و لە بری داکۆکی لە ژیانی خەڵک داکۆکی لە ناسکی دۆخەکە ئەکەن هەتا پارتی چۆنی ئەوێ وای بۆ بلوێ. ئەوەش مجاملەی پارتیە کە هەموو بەشدارن تێدا و پارتیش لە بردننی نەوت و سیاسەتی برسیکردن بەردەوامە. لە کۆتایی نووسینەکەیدا هۆشیار عەبدوڵڵا ئەو چوار حیزبەی لەوە هۆشیار کردوتەوە کە هەر هێرشێک بۆ سەر یەک لەو حیزبانە هێرشە بۆ سەر هەر چواریان و نابێت بڵێن ئەوە کێشەی نێوان پارتی و ئەو حیزبەیە بەڵکو دەبێ هەڵوێستی جددیان هەبێت و گەل لە چاوەڕوانی ئەوەندایە. قەیرانەکان لە باشووری کوردستان ڕۆژ بە ڕۆژ قوڵتر دەبنەوە و هاوڵاتیانیش زیاتر بێزاری و نیگەرانی خۆیان دەردەبڕن و لە ئێستایشدا مامۆستایانی ئاینی و شیارەکی تون دەدەنە حکومەتی هەرێمی باشووری کوردستان. پێشنوژ و وتارخێنی مزگەوتی بلال مامۆستا عەدنان بورهان لە شاری هەلەبجە ڕایگەیاند سەرباری قەیرانی دارایی و ئەو هەموو بارگەرانێ سەرشانی هاوڵاتیان بەڵام لە پێناو پاراستنی دەستکەوتە نیشتمانیەکان دانیان بە خۆیاندا گرتووە و بەڵام چیترە و ئارامی و چاوەڕوانیە تا سەر بەردەوام نامێنێت. وتیشی پێویستە لایەنە سیاسیەکان واز لە ململانی حیزبی و کورسی و دەستەڵات بێن و لە پێناو بەرژەوەندی هاوڵاتیان کار بکەن. مامۆستای دواناوەندی شمیابارانی
هەڵەبجەی کچان لە تیڤ غەریب ڕایگەیاند حکوومەتی هەرێم و لایەنە سیاسیەکان هۆکاری سەرهەڵدانی ئەو قەیرانانن وتیشی پێویستە بۆ داواکردنی مافەکان سەرجەم چین و توێژەکان فشارەکان بۆ سەر حکوومەت زیاتر بکەن بەرپرسی ناوچەی هەورامان یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان مامۆستا عەبدوڵڵا حەمەموراد ڕایگەیاند خەڵک بە شێوەیەکی گشتی لە دۆخێکی زۆر نالەباردا ژیان دەگوزارێنن بەڵام دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان زۆر بێباکانە مامەڵە لەگەڵ هاوڵاتیانی دەکات وتاربێژ و پێشنێژی مزگەوتی بوخاری مەلا عەلی تاهر لە شارێتی خوڕماڵی سەر بە پارێزگای هەڵەبجە ڕایگەیاند دەبێ مامۆستایانی ئاینی هاوڵاتیان هوشیار بکەنەوە لەو بێباکیەی حکوومەت لە بەرامبەر بە قەیرانەکانی هەرێم دەبێت هاوڵاتیانی هەرێمی چیتر بێدەنگ نەبن و ناڕەزایەتی دەرببڕن کۆمیسیاری باڵای کۆنسەی مافەکانی مرۆڤی نەتەوە یەکگرتوەکان زەید ڕەعد ئەلحوسێن ڕایگەیان تورکیا مافەکانی مرۆڤ و یاسانە و دەوڵەتەکانی بەجددی پێشێل کردووە و ڕاپۆردەری تورکیایش لە پەرلەمانی ئەوروپا ڕایگەیاندبوو بە ئەندامبوونی تورکیا لە یەکێتی ئەوروپا خەونی شاعیرانەیە دوێنێ سیوسێمین دانیشتنی کۆنسەی مافەکانی مرۆڤی نەتەوە یەکگرتوەکان لە شاری ژنێفی سویسرا دەستی پێکردو لە دەستپێکی دانیشتنەکەشدا کۆمسیاری باڵای کۆنسەی مافەکانی مرۆڤی نەتەوە یەکگرتوەکان زەید ڕەعد ئەلحوسێن وتارێکی پێشکەش کرد کە تێدا بە توندی ڕەخنەی سیاسەتی دەسەڵاتدارەتی ئاکەپەی کرد و ڕاگەاند بۆەوەی کە پێشەلگارەکانی مافی مرۆڤ تۆمار بکەین دەبێ ئاکەپە ڕێگە بە شاندێکمان بدەن کە بڕۆنە باکووری کوردستان و دەست بە لێکۆڵینەوە بکەن وتیشی بە ئاکەپە ئۆردۆگان باش بزانن کە هەتا ئەگەر ڕێگەش بە شانمان نەدەن سەردانی باکووری کوردستان بکەن هەر بەڵگەی پێشەلکردنی مافەکانی مرۆڤ و یاسان نێودەوڵەتەکان لەو وڵاتە پەیدا دەکەین و ڕوونیشی کردەوە تا ئێستا چەندین بەڵگە و راپۆرتیان پێگەشتووە کە تێیدا بە ئاشکرا مافەکانی مرۆڤ و یاسان نێودەوڵەتەکان لە باکووری کوردستان پێشەل دەکرێن وتیشی پێشەلکردنی مافەکانی مرۆڤ و یاسان نێودەوڵەتەکان خۆیان لە کۆمەڵکوژی وڵاتیانی بێتاوان و وێرانکردنی شارەکانی باکووری کوردستاندا دەبینەوە و دەرەنجامیەوەش بە هەزاران هاوڵاتی ئاوارە بوون ئەلحوسێنی ڕاشیگەاند هەر ئەوەی کە تورکیا ماوەی زیاتر لە ساڵێکە وەڵامی داواکەمان نەداوەتەوە کە شاندێک بنێرینە باکوور بۆ لێکۆڵینەوە لە ڕەوشەکە بۆ خۆی سلمێنەری ئەو ڕاستەیە کە مافەکانی مرۆڤ درڕندانە پێشێل دەکرێن لەلایەکی ترەوە راپۆردەری تورکیا لە پەرلەمانی ئەوروپا کاتی پیری لە دانیشتنی پەرلەمانی ئەوروپادا ڕایگەاند بە بیانووی ڕەوشی نائاساییەوە مافەکانی مرۆڤ و یاسان نێودەوڵەتیەکان لە باکووری کوردستان و تورکیا پێشێل دەکرێن وەک نمونەی قسەکانیشی پیری وە بیری خستەوە کە دەسەڵاتدارێتی ئاکەپە هێرشیان کردوتە سەر 24 شارەداری کوردی لە باکووری کوردستان و هەروەها 12,000 مامۆستا و فەرمانبەری کوردیشان لەسەر کار لاداوە یان گواستویانەتەوە بۆ شوێنی دوور راپۆردەری تورکیا لە پەرلەمانی ئەوروپا جەختیشی لەوە کردەوە کە کردارەکانی ئاکەپە ئەوردۆگان لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا وایان کردووە کە بوون بە ئەندامی تورکیا لە یەکێتی ئەوروپا ببێتە خەونی شاعیرانە دەچینەوە ڕۆژهەڵاتی کوردستان ئاگرکەوتنەوە لە دارستانەکانی ڕۆژهەڵات کۆتایی پێنایەت و دوایین جاریش ئاگر لە دارستانەکانی مەریوان کەوتوتەوە کۆمەڵی مافی مرۆڤی کوردستان ڕایگەیاندووە دوێنێ ئاگر لە دارستانەکانی نزیک گوندی سێفی سەر بە شاری مەریوان لە ڕۆژهەڵاتی کوردستان کەوتوتەوە و لە ئەنجامدا ڕووبەرێکی بەرفراوان لە لەوەرگا و دارستانەکانی ئەو دەڤەرە سوتاون ئەم ئاگرکەوتنەوەیش 504 هەمین ئاگرکەوتنەوەیە کە لە ئەم ساڵدا لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕوویداوە کە زۆربەیان بانقەست و دەستی ناوەندامنیەکانی ڕژێمی ئێرانی تێدایە بۆ لە ناوبردننی ژینگەی کوردستان بەندکراوێکی سیاسی کورد ڕۆستەم ئەرکیا 10 ساڵە لە مافی پشووی مەرەخەسی بێبەشە کۆمەڵی مافی مرۆڤی کوردستان ڕایگەیاندووە گیراوی سیاسی ڕۆستەم ئەریکا خەڵکی ماکۆی لە ڕۆژهەڵاتی کوردستان و حکمی 20 ساڵی لەسەرە و لە 10 ساڵی ڕابردووشدا لە مافی مەرەخەسی بێبەش بووە ناوبرا و پێش 10 ساڵ لە تارانی پایتەختی وڵاتی ئێران لەلایەن هێزە ئەمنەکانەوە دەست بەسەر کراوە و لە دادگای شۆڕشی ورمێ بە 20 ساڵ زیندانی و دوورخستنەوەی بۆ زیندانی ناوەندی یەست حکم دراوە جێوە بیرهێنانەوەی ئەو بەندکراوە سیاسیە لە کاتی دانیشتنەکانی دادگار ڕێگەی نەدراوە پارێزەر بۆ خۆی بگرێت لەلایەکی تریشەوە پەیامنێری مافی مرۆڤی ئێران هەرانا ڕایگەیاندووە
سزای 16 کەس لە 51 گیراوی سونە مەزهەبی زیندانی ڕجای شاری کەرج ڕاگەێنراون و سزای سێدارەی 11 کەسیان پشتڕاست کراوەتەوە و 5 گیراوی تریش لە 10 ساڵ هەتا 35 ساڵ سزایان بەسەردا سەپێنراوە. بینەرانی بەڕێز بە یارمەتیاو کارانم لە سێپ تیڤیەوە هەواڵەکانم پێشکەش کردن هەر شاد بن.